ئەزمونە سەرکەوتوەکانی تاوەری تەندروستی سمارت سنوورەکانی کوردستان تێدەپەڕێنێت لە بەرواری 15 بۆ 7 شەشی 2023 لە لەندەنی پایتەخت و بە دیاریکراوی لە فندقی بەناوبانگی هیلتۆن گەورەترین کۆنگرەی جیهانی شێرپەنجەی غودەی دەرەقی 2023 بەڕێوەچوو کە لە تەواوی سەرتاسەری جیهانەوە 1500 پزیشک و پسپۆڕانی بەناوبانگی ئەو بوارە بەشداریان تێدا کردبوو بە مەبەستی ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان و سوود وەرگرتنی پزیشکان لە ئەزموونی یەکتری و ئاشنابوون بە تەکنیکە تازەکانی چارەسەری شێرپەنجەی غودەی دەرەقی. لە ناویاندا خاڵی گرنگ و جیاکەرەوە بریتی بوو لەوەی لەناو ئەو هۆڵەی کەوا بەڕێز دکتۆر عەبدولواحید و تیمەکەی بەشداریان تێدا کرد تەنها 4 کەس سەرەڕای بەشداریان لە کۆنگرەکەدا وەکو ئەکسپێرت واتە شارەزا هەڵبژێردران کە بابەتیان هەبێت و پێشکەشی بکەن. From smart surgery. If this patient have got esophageal carcinoma with the Hürther cell. ئەندامانی تیم و هاوسەفەرەکانیش کە بەشدار بوون لە کۆنگرەکەدا بریتی بوون لە بەڕێز دکتۆر عەبدولواحید محەممەد پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری غودەی دەرەقی و گرێکانی سەرومل، دکتۆر یادگار عەبدولحەمید پزیشکی نەشتەرگەری گشتی، دکتۆر زوهەیر جەبوری پزیشکی نەشتەرگەری گشتی، دکتۆر عیماد سەدرەدین پزیشکی نەشتەرگەری گشتی کە وەکو تیمێک و تاکە کوردێک لە ئاستی کوردستان و سەرتاسەری عێراقیش لە کۆنفرانسەکەدا بەشداریان کردو. بەڕێز دکتۆر عەبدولواحید بابەتێکی پێشکەش کرد بە ناونیشانی پاراستنی دەماری دەنگ لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریدا کە بە شێوەیەکی زانستی پێی دەوترێت دەرخستنی دەماری دەنگ. بە جۆرێک لەبەر گرنگی و پێویستی بابەتەکە بەشداربووان زۆر بە گرنگی و بایەخەوە سەرنجی بابەتەکەیان دا و پرسیاریان ئاڕاستەی بەڕێزیان کرد و دواتر وتووێژ و گفتوگۆ لە ئاستی کۆنفرانسەکە و تەنانەت تاکە کەسیشدا دروست بوو. هەندێک لە بەشداربووان و پسپۆڕانی خاوەن ئەزمون خواست و خۆزگەی ئەوەیان دەخواست بێنە کوردستان و لەگەڵ ئەم تیمە سەرکەوتووە بەتوانایەدا کار بکەن. ئەم پیاوە رئيس اختصاص الجراحة الخدمات الطبية الملكية، استشاري جراحة الأورام مركز الحسين للسرطان، نقيب الأطباء الأردنيين. نقيبي دكتور كاني أردن بو بيشتر هر إيش يكتان هبو هر تدريب يكتان هبو هر خبرة يكتان هبو هر مؤتمر يكتان هبو بس تلفونيكم بو كنيم إيميلكم بو بنيرنا حظكم بجدار من لقلتانا. طبعا بسياري شمكن زول لو جورة تردر شو كتصور معنا كتياري في زور فازيل زور جورية لخاب الزابيو بما مصاي همو معنا شيء بس التواضعي خويا أي من يوم لاقيه وتدريبك. أما شلون بين بسبيكر لأم كونغرسا بعد قرينو بو صالك لموبر a year ago أكاد هشتي حوتي 2022 أكلير لا أبو متى أما بتماين لكونغرسي عالمية كلا الشرق وبو غرب هرچی سێژنە باشەکانی عالەمە کۆ بێتەوە ئەمە ببین بە سپیکەر ڕەنگە تۆزێ سێرکردنتان نوێک بێت بەڵام ئەکرێت ئەویش بە تیمورک لەوێ ئەو بێکی لە باشترین خەسخانەکانی بەریتانیا ئەوەی کە پێوتێ ڕیکەرنت تایروید سێرجری 6 دانایان هەیە کە یەکە لە باشترین خەسخانەکان من یەکە لە سمارتە 300 دانم هەیە بۆچی نەبم بە سپیکەر لەوێ کەواتێبە ئەبێ ئیش لەسەر ئەمانە بکەین خۆمان بناسیین بە کەسانێک کە ئاگان لە ئیشی منیە کە ئاگان لە ئیشی جەماعەتی GIT و جەماعەتی ڕۆیدۆلۆجی و جەماعەتی یوتو هەتا کۆتایی خۆمان ناسان ئیمێڵێکمان نارد ناوی کاکتۆر و هێدا نێک سەرجین لە کوردستان لە عێراق و we have a large medical team composed of the surgeon specialist هەموو ئەمانەمان هەیە وتمان بەشکم بتوانین کۆنێکشنێ بکەین لەگەڵتانە ئێمە وتمان MDTمان هەیە بەس ئەوان وتیان چی وتیان کاکەی وەرن لە MDTەکەی ئێمە بەشدار بن تاریخێکیان بۆ داناین دوای نووسیانە چی purpose I could join yours ئێوە بەشداری ئێمە بکەن بزانم ڕەتان چیە لەسەر MDTەکان بزانم مستەواتان هەیە دوای ئەگەر زانیان با بڵێ مستەواتان هەیە ئێمەش بەشداری لەوەی ئێوە ئاکەین تاوان بەشداریمان کرد I want to invite my colleague Abdulwahid Saleh from Iraq to sit on one of the panels. تو أبي بس سبيكر تنها بتقديم كردني 6 كيس
بەشێکی تریش لە بەشداربووان خۆشحاڵی خۆیان دەردەبڕی کە لە وڵاتی کوردانەوە پزیشکێکی کورد و هاوکار و هاوڕێکانی کە هەموو وەک تیمێکی سەرکەوتو نوێنەرایەتی زانستی سەردەمی پزیشکی وڵاتەکەیان دەکەن. ئەمەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ئەگەر دەرفەت و بوار هەبێت پزیشک و زانا و کەسایەتیەکانی میلەتەکەمان دەتوانن لە پێشەنگی هاوپیشە و پسپۆڕیەکاندا بن و ببنە جێگەی سەرسوڵمان و گرنگی و بایەخی کەسانی تر. ئەوەی لە فەزلی پەروەردگارەوە بینیم لە محازەرەکەی خۆمان و محازەرەکەی ئەوانە جیاوازەکە چی بوو؟ ئەوان هاتبوون هەرسێکیان بەحسیان هێنابوو، کۆمەڵ ڕسمیان هێنابوو، دەریان کردبوو لە ئینتەرنێت بۆ خەڵکەکەی شەرح کرد. یەکێکیان چۆن نێکدارسێکشنەکەی، یەکێکیان سۆش توپێر لارنجێڵنێر پریزەرڤیژنەکەی، یەکێکیان چۆن پاراتاروی پریزەرڤیژنەکەی، ئەوەی ئێمەش چۆن دەماری سەوت ئەپارێزیت و لە کاتی عەمەلیاتە هینەکەیت. تەنها ئەوەی ئێمە خیبرە بوو بەجددی، تەنها ئەوەی ئێمە باسی خیبرەی خۆمانێک، یعنی باسی بەحس و قسەی خەڵکمان نەهێنا، تەجروبەی خۆمان نەقڵ کرد. ئەوەش فەزلی پەروەردگارەکە، یعنی ئەلحەمدولیلا زۆر جێ دڵخۆشی بوو. خاڵێکی تری جیاوازی نێوان تیمی سمارت و بەشداربووانی تر ئەوە بوو کە تەنها بابەتی پێشکەشکراو لەلایەن بەڕێز دکتۆر عەبدولواحیدەوە باسکردنی ئەزموونی سەرکەوتووی پزیشکی تیمەکەی خۆی بوو لە بواری پاراستنی دەماری دەنگ، نەک وەرگرتنی توێژینەوە و باسکردن لە دەستکەوتی پزیشکان و توێژەرانی تر. ئەمەش دەستکەوتێکی گەورەیە و شانازیە بۆ گەلەکەمان، ناساندنی توانای پزیشکی میلەتەکەمانە. ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی کە ئێمەش دڵخۆش بین بەوەی هەنگاوە سەرەتاییەکانی بەنێودەوڵەتی بوونی پزیشکانی وڵاتەکەمان و توانا گەورە و ئەزمونە سەرکەوتوەکانیانە لە بواری پزیشکی کە پزیشکانی تاوەری تەندروستی سمارت ڕابەرایەتی دەکەن. سمارت وەرچەرخانە.